سێ خوێندکاری کورد بەشداریەکەن لە پێشبڕکێیەکی گیانی کە ئێستا لە وڵاتی ئیمارات بەڕێوە دەچێت. ئەو سێ خوێندکاری یاسان و 260 زانکۆ لەم پێشبڕکێدا بەشداریەکەن لە سەراستی گیان. یەکێک لە خوێندکارەکان گفتوگۆی لەگەڵەکەین ڤینە برادۆستی کە خۆی خوێندکاری یاسایە لە زانکۆی تیشک و ئێستا ڕاستەوخۆ لە ئیماراتەوە لەگەڵمانە. ڤینە سڵاو لێبێ، بەیانیت باش؟ بەیانیتان باش، سڵاوتان لەبێت. زۆر سپاس. ڤینە گەر پێمان بڵێ پێشبڕکێکە چییە، بۆ کێیە، کێتیا بەشداریەکات، چی تیا باسەکرێت؟ سەرەتا پێشبڕکێکە پێشبڕکەیەکی جیهانیە لە نێوان خوێندکارانی یاسادا دەکرێت لە سەرانسەری جیهان کە ساڵانە زیاتر لە 360 زانکۆ بەشداری تێدا دەکات. خۆشبەختانە زانکۆکەی ئێمەش زانکۆی تیشکی نێودەوڵەتی بۆ دووەمین ساڵە بەشداری لەم پێشبڕکەیە دەکات. وەکو یەکەمین تیم لە هەرێمی کوردستان توانیمانە بگەینە ئێرە لە ئەبوزەبی لە ئیمارات، و قۆناغی ئەبوزەبی قۆناغی پێش کۆتاییە، قۆناغی کۆتایی لە وڵاتی ڤیەنە، لە وڵاتی نەمسا دەکرێت لە ڤیەنە، و لەبێژ بە بەشداری هەموو زانکۆکانی سەرانسەری جیهان دەبێت. و بەڵام ئەوانەی ئێرە تەنها زانکۆکانی شەرقڵەوسەدە و کیشوەری ئەفریقا و ئاسیاشی تێدا هەیە. باشە. ڤینە پێشبڕکێ لەسەر چیەکە؟ ناوەڕۆکەکەی چییە؟ پێشبڕکێکە لەسەر تەحکیمی تیجاری دەولیە، نێوەنگیری بازرگانی نێودەوڵەتیە. ئەگەر بێت و کێشەیەک لە نێوان دوو لایەندا هەبێت لە ڕێکەوتنامەیەکدا، ئەوە ئێمە وەکو پارێزەرێک تەعامل لەگەڵ ئەو کەیسە دەکەین کە بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکەین. ئەگەر خودی ڕێکەوتنامەکە کێشەی تێدا هەبێ، ئەمە دەتوانین کاری لەسەر بکەین. واتە ڕێکەوتنامە لە نێوان دوو لایەنە، جالانەکەیان دەبێت دەوڵەتێک بەیان خود دەبێت کۆمپانیایەکی نێودەوڵەتی بێت. باشە. ئێوە چۆن بەشدار بوون لەو پێشبڕکێیە؟ بەڵێ، سەرەتا ناونووسین دەست پێ دەکات، ناوی زانکۆکان وەردەگیرن لەلایەن ئەمریکاوە. دوای ئەوەی ناونووسین دەست پێ دەکات، ئێمە بۆ ماوەی 8 مانگ ڕاهێنان دەکەین. دوای ئەو 8 مانگە بەپێی کار و چالاکیەکانی خۆمان، بەپێی ئەو چالاکیانەی کە کردومانە لە ماوەی ئەو 8 مانگەدا، هەڵدەبژێردرێن کە ئایا دەتوانین بڕۆینە قۆناغەکانی داهاتوو یان نە. بۆ قۆناغی ئێستاش کە قۆناغی پێش کۆتاییە، کە لێرە بەرامبەر تیمەکانی وڵاتەکانی کە دەوەستینەوە، کە پاشکەمێکی کە لەگەڵ تیمێکی ئەمریکی پێشبڕکێ دەکەین. ئەگەر بێت و بتوانین ئاستی خۆمان لەوان چۆن بڵێ باشتر بکەین و پێشکەش بکەین، دەتوانین بگەینە قۆناغەکانی دواتر. باشە. کێ سەرپەرشتی تیمەکانەکە یانەوەی کە ئێوە پێشکەشیەکەن چییە؟ پێشبڕکێکە لەسەر چ بنەمایەکە؟ ئەوانەی بەرامبەر ئێوەش ئەو تیمانی تر هەر بامان شێوە خوێندکاری یاسان، ینی تەنابوو بوارە یاساییەکانە، ئەگەر تۆ زەڕوونکردنەوە لەسەرەوە بی؟ بەڵێ، ئەوەی بەشداری لەو پێشبڕکێ دەکات تەنها خوێندکاری یاسایە و دەبێت خوێندکاری یاسا بێ، نابێ دەرچووی کۆلێژی یاسا بێ، دەبێت هەر خوێندکار بێ. و ئەوەشی سەرپەرشتی دەکا غورفەی تیجاری ئەمریکیە، CLDP، کە ساڵانە سپۆنسەریە پێشبڕکێیە دەکا، و هەر لەلایەن ئەوانیشەوە لیژنەکان دادەنرێت و زانکۆکان هەڵدەبژێردرێن. باشە. یعنی تیمەکانی تریژ هەموو خوێندکاری یاسان. زۆر باشە. چەند ڕۆژ لەوێ ماونەتەوە و تا چەندی تر بەردەوامە بێ پێشبڕکێکە لە ئیمارات؟ ئێمە بۆ ماوەی هەفتەیەکە لێرەین و بەیانی کۆتا ڕۆژی پێشبڕکێکە دەبێت، و دوای بەیانی ئەنجامەکان ئاشکرا دەکرێن و پێمان دەگوترێت کە ئایا دەتوانین بڕۆینە قۆناغەکانی دواتر یان نە. و ئێمە خۆشبەختانە دەتوانم بڵێم ساڵی ڕابردوو یەکەم تیم بووین لە عێراق، توانیمان بڕۆینە بەحرین و لێ بەشداری بکەین، و لەوێش توانیمان قۆناغی پێش کۆتاییش ببڕین و بگەینە قۆناغی کۆتایی کە قۆناغی ڤیەن نەبوو. بەڵام بەداخۆ لەبەر پرسی کۆڕۆنا نەماتوان ڕاستەوخۆ لێ بەشداری بکەین و بە شێوازێکی ئۆنلاین بوو. ئەم ساڵ پێشبینی چییە؟ دەستنا قۆناغی کۆتایی؟ تاوەکو ئێستا سپاس بۆخۆ هەموو شتێک زۆر باش هاتووە، و
هیوایەکی زۆرم هەیە کە بتوانین خۆمان ببینینەوە لە قۆناغەکانی داهاتوو. باشە براوی پێشبڕکێکە خەڵاتە یان خەڵاتی پێشکەشەکرێ یاخود چییە؟ بەڵێ براوی پێشبڕکێکە خەڵاتی پێشکەش دەکرێت و ئێمە هەرزان کۆیەک بۆی هەیە 4 خوێنکاری خۆی بنێرێت. ئەو 4 خوێنکارە هەم بڕێک پارە وەردەگرن هەم زانکۆکەش بڕێک پارە وەردەگرێت لە پاڵی. باشە لەوێ خوێنکاری وڵاتانی تر دەبینی چی دەڵێن لەسەر کورد زانیاریان هەیە؟ کوردستان دەزانن کورد دەناسن؟ بەڕاستی یەکشت لێرە زۆر دڵی خۆش کردم ئەوەیە کە لە هەر کەسێک دەپرسم کە ناوی کوردستان دێنم زۆر ینی زۆر زیاتر ڕێز لە ئێمە دەگرن و زۆر پێیان خۆشە کە ئێمە لێرە بەشدارین. بەڵێ زۆر شت لەسەر کوردستان دەزانن و ئێمە ئەوە شتێکە کە زۆر دڵی خۆش کردوین بەڕاستی و ئەوە زیاتر هاانمان دەدا بۆی بەشداری لەو جۆرە پێشبڕکیانە بکەین بۆی پێیان بڵێن ئێمە ژۆک و گەنجی کورد و ڕانەیە تووشی زۆر ناخۆشی و نەهامەتی هاتبین لەوانێ وڵاتەکەمان زۆر سەقامگیر نەبێ بۆ زۆر شت کە بتوانین پەری پێ بدەین بەڵام دوای ئەو هەموو بارودۆخە ناخۆشش بەڵێ ئەمەش دەتوانین وەکو ئەمریکا و بەریتانیا و ئیمارات بەشداری بکەین لەم جۆرە پێشبڕکیانە بەڵێ ئەمەش دەتوانین وەکو گەنجانی وڵاتانی دیکە گرنگی بە پرسە یاساییەکان بدەین لە وڵاتی خۆمان. باشە ڤینە لەبەرەوەی بەداخۆێمە دەوڵەتمان نییە کوردستان وەکو عێراقیەوە بەشداریتان کردووە بەڵام لە پەراوێزیەوەیە لە سەراسی زانکۆیە یان وەکو دەوڵەت بەشداریتان کردووە؟ بەڵێ بەداخۆ ئێمە بە ناوی عراقەوە هەڵبژێردراوین ینی بە ناوی عراقەوە بەشداریمان کردووە بەڵام وەکو خۆناساندن هەر لە هەر کەسێک کە لێمان دەپرسێ هەر وەکو کورد وەکو کوردستان خۆمان دەناسێنین و ئەوانەی ئێرە هیچ کێشەیەکیان لەگەڵ ئەوە دانیە کە ئێمە بڵێن کوردستانیان بڵێن عراق چونکە تیمی عراقیش هەیە لێرە و ئەوەی کە سەرپەرشتی تیمە عراقیەکان دەکات لە ئەمریکا ویشەر بۆ خۆی عراقیە و زۆر پشتگیری کورد دەکات و کەمێک پێشە قسەی لەگەڵ کردم کە تی ئەوە دەتوانن وەکو دەوڵەتێک خۆتان بناسێنن وەکو دەوڵەتێک ئاڵای خۆتان بەرزکەنەوە کێشیان بەگشتی کێشیان لەگەڵ ئەو شتەدانیە و ئێمەش خۆشبەختانە ئاڵای کوردستانمان پێ و لە کۆتا ڕۆژی شەر ئاڵای کوردستان بەرز دەکەینەوە. بەیوایەوەی سەرکەوتوو بن و بستنە خۆناغی ئایندا و خەڵاتەکە بۆ ئێوە بێ ئێوە سەرکەوتوو بن. ڤینە تۆ دوو خوێنکاریکەی هاوڕێشت لەگەڵە دوو خوێنکار یا سێ خوێنکار؟ دوو خوێنکاری کەم لەگەڵە بڵێ دوو خوێنکاری تریشت لەگەڵە. باشە لەوێ پێشبڕکێکە بە چه زمانێکە بە ئینگلیزیە یان بە عەرەبیە؟ پێشبڕکێکە بە زمانی ئینگلیزیە و محەکیمەکانیش هەر ئەوانەی کە دادوەری ئەو پرۆسەیە دەکەن هەر بە ئینگلیزی قسە دەکەن و جۆرها نەتەوەی تێدا هەیە بەڵام بە شوەیەکی گشتی زمانەکە زمانی ئینگلیزیە و ئێمەش مناقەشەکەمان هەر بە زمانی ئینگلیزی دەکەین. کەمێک قورس نییە بۆ کوردێک کە یاسا زیاتر یاساکانی عراق بە عەرەبیە و بتوانێت تەرجەمەی کا بە ئینگلیزی ینی بە ئینگلیزیەکی باش یاسا عەرەبیەکان باز بکە و شارەزایی هەبێ لیان؟ بێگومان تۆزێک بۆ ئێمە زەحمەترە چکە بۆ پێی کە یاسا لە هەرێمی کوردستان بە زمانی عەرەبیە و خوێنکاران یاسا ڕەنگە زۆر گرنگی بە زمانی ئینگلیزی نەدەن بەڵام یەکێک لە گرنگەکانی ئەم پێشبڕکێ ئەوەیە کە دەتوانین بە زمانی ئینگلیزی بتوانین زیاتر گرنگی بە یاسا بدەین بۆی ئێمە بتوانین لە وڵاتانی دیکەش کەیس وەربگرین و ئیش لەسەر کەیسەکان بکەین بتوانین نێودەوڵەتی بین نەکە لە ناوخۆی کوردستان کار بکەین. دەستان خۆش بێ سەرکەوتووبی بێگومان شانازی بار کوردێکەوەکەین ڕۆڵی هەبێ لەسەر ئاسیجیان بەشداری بکە لە چالاکیەک لە فیستیڤالێک گەر بە ئاڵایەک وە گەر بە وشێکیش بۆ ناوی کوردستان بەرز ڕابگرێت لەسەر ئاسیجیان دەستان خۆش بێ پرسیارم ماوە بەڵام سعات دازانم بەشدارن لە پێشبڕکێکە و بابەتان هەیە لەوێ بۆیە زۆر کاتت ناگرین سپاس دەکەین سپاس یاوڕەکانیش دەکەم سپاس کە لەگەڵمان بووی دەست خۆش بێ سپاس بۆ ئێوەش دەست خۆش بێ.